سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلە بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک جیاواز لە بەرنامەکانی ڕابردوو ئێمە هاتوونە کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش لە کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش ڕێکخراوی زەفەری شەهیدان کۆمەک و هاوکاری دابەش بەسەر کەسوکاری شەهیدان دەکەن با بزانین کەسوکاری شەهیدان لە ئێستادا لە چەند معاناتێکدایە ئایا وەکو پێویست خزمەتیان کراوە یاخودنا لەگەڵ کەسوکاری شەهیدان گفتوگۆ دەکەین ڕابوو چونیان بۆی وەدەگواستنەوە فەرموو بینەرمان بن. بەناوی خۆی گەورە و میهرەبان کەسوکاری سەربەرزی شەهیدان ئامادووە بوانی بەڕێز ئەمڕۆ بە نوێنەرایەتی مەکتەبی شەهیدان و تێکۆشەران وەکو لێپرسراوی بۆردی شەهیدان و جینۆساید کراوان بۆ لە نزیکەوە یۆگرتن لە داواکاری و داواکاری ڕەواکانتان و بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بە ئێوەی سەربەرز و تێکۆشەر دیارە کەسوکاری سەربەرزی شەهیدان سنووری بادینان لە پشوو زۆر پەراوێز لە پێشتر زۆر پەراوێز خرابوون کەم تا زۆر بەسەر نەکراونەتەوە ئەگەریش کرابێتەوە بە شێوەیەکی زۆر سست بووە لە ئاسخەبات و تێکۆشانی بنەماڵەی شەهیداندا نەبووە. هەروەک خۆشتان ئاگادارن لە پاش کۆنگرەی نوێبوونەوە هاتنە سەرکار هاوسەرۆکایەتی نوێ بە تەواوی استراتیجی کارکردنمان گۆڕاوە و یەکێ لەو ئەولەوەیتانەمان خزمەتکردنی کەسوکاری شەهیدانی ئەم سنوورەیە کە بەداخەوە لە ژێر فشارێکی دەرونی سەختدا لە بەرامبەر حیزبێکی دەسەڵاتدار ناوچەکە و هیچ کەسێک پاڵپشت و پشتیوانی جدیدان نەبووە لە پێشتردا. لێرەوە پێتان ڕادەگەیەنین کە ئێمە پاڵپشت و داکۆکیکاری سەرسەختتان دەبین و ئەوەی لە تواناماندا بێت درێخی ناکەین لە پشتیوانی و خزمەتکردنتان لە کۆداییدا سڵاو و درودی بۆ ڕۆحی پاکی شەهیدانی بادینان و تێگڕای شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان سەرفرازی و سەربەرزی بۆ ئێوەی بەڕێز. هیوادارم ئێوە مانان و کۆمیتەکەمان لە دەبەری بەردەڕەش بە جۆش و خۆشترەوە کار بکەن بۆ خزمەتی یەکێت نیشتمانی کوردستان و مالە شەهیدەکانمان و ئەو هەواڵ و تێکۆشەرانەی کە چەندی ساڵە لەم حیزبە ماندی بوون و لە ماوەی 30 ساڵی ڕابردوو غەدری زۆر گەورە لەو سنوورە لە یەکێتەکانی ئێمە کراوە و کادرەکان بتوانن خزمەتی ماڵ بە ماڵی یەکێتەکان و لەسەروی هەمووی پێشمەرگەکانمان و شەهیدە تێکۆشەرەکانی یەکێت نیشتمانی کوردستان و ئەو خەڵکانەی کە مادوو بوونە لەسەر یەکێت نیشتمانی کوردستان و ڕێبازەکەی مامجەلال ڕۆژێک لە ڕۆژان کەس خەونی بەوە نەدەدینی یەکێت نیشتمانی کوردستان بەو شێوە و بەو قەبارە لە بەردەڕەش هەبێت بەم بارەگا جوانە خزمەتی کەسوکاری شەهیدان و تەواوی یەکێتەکان بکا لەم دەبەرە. من بە ناوی مەڵبەندی چاری ڕێخستنی دهۆکەوە سوپاسێکی بێپایان بۆ ڕێکخراوی زەفەری شەهیدان و سوپاس بۆ شلێرخان کە لە ئەرشیان کێشا چراخان مەسئولی بۆردی شەهیدان لە مەکتەبی شەهیدان کە بە هاوکاریەوە هاتن بۆ پشتیوانی ماڵباتی شەهیدانمان و سوپاس بۆ کاک سەلام و ئیمان خان و کاک حەجی فارس و ئەو هەواڵانەی کە لێرە ئامادە بوون و سوپاس بۆ کۆمیتەی بەردەڕەش کە ماندوو بوون لەگەڵ ئێوە و ڕێکخراوی زەفەری شەهیدان دووبارە هەر شاد و سەربەرز و سەرفراز بن. سوپاسی بێپایانی مەکتەبی شەهیدان و ئەنفاکراوەکان و بە تایبەتی چراخان بکەین کە لە کاتی سەردانکردنمان وەکو کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش بە داواکاریمان هات و توانی هاوکاری لەگەڵ ڕێکخراوی زەفەر هاوکاری ئەم کەسوکاری شەهیدان بکاتن. ئێمە وەکو کۆمیتەی ڕێخستنی بەڕەش ئەمڕۆ کە سەربەرزین بەبوونی کەسوکاری شەهیدان کە لە سەرەتای شەهید بوونیان و تاکو ئێستا بە بەردەوامی لە ڕێزی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەشن پاڵپشتی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەشن. ئێمە ئەم خەباتەی ئێوە خوێنی شەهیدەکان قەت لە یاد ناکەین بۆیە لە کۆنگرەی چار لە ڕاستپاردەی کۆنگرەی چار بڕیاریاندا بەردەوام بن و زیاتر خزمەتی کەسوکاری شەهیدان بکەن. ئێمەش وەکو کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش هەر لەسەر هەمان ڕاستپاردەی کۆنگرەی چار و مەڵبەندی چاری ڕێخستنی دهۆک زیاتر خزمەتی کەسوکاری شەهیدانکەین. بۆیە لەم هۆڵەیە لە کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش یەکەم چالاکی
کە لەم کۆمیتەیە بکەین لە پاش ئەم خزمەتی کەسوکاری شەیدان بکەین دووبارە وە سێبارە زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. لا ئێوە کە سوکاری شەهیدن ئەرێ وەڵا پیاە من لەگەڵ کۆسەرەتی بوو جگە لەو هاوکاریکە موچێکەوە دەگرێت چی دیکەتان بۆ کراوە ڕاستی دەڵێم هەردمان درایتە لە ئاکرێ و بەس دەمێ لۆ منداڵەکانش ڕاتب چاکردن هەر هەمدا ماڵەکانت گەورەنە ئەرێ وڵە زەلا من هەم لەگەڵ خۆت دەژی وڵا کوڕەکم لەگەڵ خۆمە وانێ جوازم ئێوە پێویستتان بە چییە داواکاریتان چییە چتان دەوێت واریەم هەر هەندێ زترش نییە هەردیان دایتەمە پارەیان دایتەمە مەحلوم نییە هاوکاریم هەر هەندەیە وە نییە هەموو هاوکاریەکتان ئەردیان دامن وڵە پارەیان دامن لە ئاکرێ باش ئەو هاوکاریە چۆن دەبین هاوکاری زەفەری شەیدان ئەو ڕۆکە بڕێک پارە دابەش دەکرێت بەسەر کە سوکاری شەهیدان وڵە چاچی لە خۆیانە و چاویان لە شەیدانە و خێزانی شەیدانە و کە سوکاری شەیدانە و گەلا سوپاسی حکوومەتی خۆمانی کێتی نیشتیمانی کوردستان دەکەم و بەخۆی هەتا لەعانەکە من دایکە شەهیدم من خێزانە شەهیدم پیاوەکەم شەهیدی بیە کوڕەکەم ژی لە مووسلی کەتێ بەتەقینە پارچە پارچە مەیتیژی منە دیتە هەتا لەعانەکە هیچ لە بۆ من نەکرایە بەس داواکارم چم نەوێ بەس کوڕەکانم ئەوە بکرێت دوو کوڕم هەیە دامەزرێت هەر ئەوەندەم دەوێت چی دی بنەوێ ئێستادا نەمەزراوە بێیف و کارم هەیە ئەرێ وەڵا ناوەڵە یەکم لە زانکۆیە ئەو ساڵ دەشتە زانکۆی لەسەر حسابێ خۆم دەشتە زانکۆی هەتا لەعانەکە دەشتە زانکۆی ئەو ساڵ بێ دو ساڵە بەبێ پارەی بەبێ ئەوەی معیشتمان نەبوو پارەمان نەبوو بەخوا زانکۆی بەجێ هێشتیە ئەو ساڵ دەشتە زانکۆی کاک ئاراز مانگەکی مەلیۆنێکی دایتێ ئەو هەندەم مالی حکوومەتی هەندەم وەرم کردیە بە حیاتی دەرهەمەکەم لە حکوومەتی وەرنەگرتە نا 500,000 معاشی خۆمەرگرتیە نەعەردی درایتە من نە هاوکارێک لۆ مکرا هیچ لۆ من نەکرایە گەلە مەمنونم ژی لەو هەندی ئەو مەلیۆن دەرێت وەڵاهی پێویستم بە هەموو شتێکیە خانیم نییە ئەردم نییە منداڵەکانم دامەزرێت هیچ بەس منداڵەکەم دامەزرێت کە ئەرد و خانیژی نەدرێتە من لە توانێ خونەبی بمدەتێ منداڵم دامەزرێنیت ئەو دم دەوێت والله برايكم اول حفت صال بزرع حفت ياش 2014 شويه حتى استا هيك بلقيني هيك سرشوني نيه دنشتينا لكري دانشتينا والله اول سن صال دبيت مالي الشهيد لكري دانشي دبيت حتى استا لكري دانشتينا ما كسر بو والله كما بو مكان والله بومان قباره بدن اجا خاني بومان او مكان اجا عردك بدن يعني دبيت مالي الشهيد حتى استا بكري دانشتيه بالزر هاد يارشنية بيسرشونه چەند ساڵ دەبێت هو حفت صال 2000 حفتي هشت 2014 حتى يستاهل چەند ماڵیە چەند منداڵیەیە منداڵی نییە گەنج بوو جاحێ گەنج بوو ئەرێ هاوسەرگیری پێک نا هێشتا ژنی نەیابوونە ئەرێ وەڵ کرێچینە خانی خۆشتان نا والله خانی خۆشمان نییە داوای لە خود وەکی دەڵێن لە حکوومەتی دەکەن حکوومەت هاری کارمان بکەن زیاترمان ناوێ وەگە کوڕەکەشمان بێت هیچمان ناوێ وەڵڵا گە کوڕەکەمان بێت هیچمان ناوێ
زۆر هاوکاریانە چۆن دەبینێت کە بەسەر کەس و کاری شەهیدان دابەشی دەکەن والله دابش کەس نهاتیە زۆر یعنی نهاتیە بلێکیتان پێویستە چوەتان پێویست نییە کەس نهاتیە ماڵمان ناوەڵ دەکەن زیاتر گوێتان لە داواکاریەکانی ئەرێ والله کیمانەیە و کدەلی حکومت دەبی چاوی لە مالی شەهید و مەفقودی بی کەسێک مال حکومت خوددا و حکومەتە باش ئێوە چیتان بۆ کراوە یەکێتی نیشتیمانی کوردستان چیتان بۆ داواکاریتان بۆ ئەوان وما تقسينا كيلو قال خذي بيغمش ورازي ان شاء الله خذي البلد هر زيدك ان شاء الله خذي هبدا تنقول ان شاء الله بزنا خذي تقصيرنا كنا بوما الحمد لله تقصيرنا كنا يعني خدمتي ئێوەی باش کردو والله كردوها اري والله كردوها الحمد لله پێویستان بە هیچ نییە ممنون سباس انت كم ان شاء الله شنو راضي ان شاء الله قال ممنون تقصيرنا كرديا اري والله والله ممنون شنو راضي ان شاء الله سلام سر چاوالشتان ئێوە وەکو کەس و کاری شەهیدان چ خزمەت دەکتان بۆ کراوە پێویستان بە چیە چ داواکاریەکتان هەیە الحمدلله حتی نوکە گەلک باشە هاریکاریامەتکەن ڕاستی گەلک باشە تەقسیر نەکرینە الحمدلله گەلک باشە بەس هەکێ هێشت هاریکاری هەبیت هێشت باشترە چونکە ئەس کچە شەیدیمە شەیدێ نۆتەیەکێ حتی نوکە یعنی وەختێ بابێم شەید بووی ئەس بچیک بووم حتی نوکە الحمدلله شانازی پێ بدەم و یەکەتی نیشتیمانی کوردستان گەلک هاریکاریە مرۆڤیت کرد شانازی پندێ دەبەم الحمدلله گەلک باشن گەل مرۆڤی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە حزبی شەهیدانە هەر وەکو هەر لە ناوچەکە حزبی شەهیدان ڕاستە وڵڵا گەلک باشە حزبە شەیدە گەلەکە باشە گەلک خزمەتە مرۆڤیت کەن ڕاستی زۆر هاوکاریانە چۆن دەبینی کە ئێستا و هاوکاری بەسەر کەس و کاری شەهیدان دابەش دەکرێت ڕاستی گەلک باشت بینم و هێشتا هەکە هێش بەرفرە هەبیت هێش باشترە گەلکت باشت بینم vê هەندێ شانازی هەندێت بەم گەلک باشیت بینم vê هەندێ الحمدلله بەڵێ کاک زەفەر تۆ وەکو سەرۆکی ڕێکخراوی زەفەری شەهیدان کۆمەڵێک کەس و کاری شەهیدان هاتوونەتە هۆڵی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕاژ کۆمەڵێک داواکاریان هەیە لە جەنابتان ئێوە وەکو ڕێکخراوی زەفەری شەهیدان چی بۆ ئەو شەهیدانە و کەس و کاری شەهیدەکان دەکەن کە لێرە کۆبتنەوە چاویان لە هیمەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و چاویان لە ڕێکخراوەکانە کە تایبەتە بە شەهیدان ڕاستی هەر چ بێت ئەگەرم بۆ کەس و کارێن شەهیدا یا گێمە چێ نابیت مرۆڤ بیژت مرۆڤ خزمەتێت کەس بەرگ و ئەرکێ وان کەسە وی کاریتکەن و کەمپینامە ئەنکو نیمچارێ خراوە زەڤەرا شەهیدان هاتیە دا مەزراندە ji بۆ وێ چەندێ ئەو کێموکاسیên تانوکە نەگەهشینە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کێموکاسیên نامەدا ku ez jî wekû kure şehîdek ez kêmokasiya û azarê malbatên şehîdan dizanim ji ber vê çendê me ev rêkxraweya danayî ev kempînê me ya danayî da pitir nêzîkî malbatên şehîda bîn da pitir bizanîn êş û azarê wan çine li rûyê tendurustî aneheya Xwedê dê rêkxrawa me şêt tabînkirina tendurustiya wan eger nîştegerî bît eger ji derveyê welatî bîtin her wisa rûy maddî mangane dê sera wan nerê aneheya Xwedê dê zevera şehîda nêzîkî hemî kes û karên şehîda bîtin em nukel snorê qeza berdereşîn aneheya Xwedê dil nêzîk em wihîn careka dê êgo dibînîn aneheya Xwedê li snorekê komîteka dî
خۆتان دەزانن ئێمە وەکوێکی دژمانی کوردستان ئەرکێکی پیرۆزی ئەرکێکی ئێمەیە کە چەشتانەوە خزمەتی سەرجەم سوودۆژەکان بکەین و تایبەتی ماڵە شەیدەکان کە لە پێناو ئازادی و ئارامی و ئەم دەستکەوتانی ئێستا حکومڕانی هەرێمی کوردستان خۆیان بەخشیەوە بۆیە ئێمە بە شانازی ئەوەی لەم بارودۆخە سەختەی دارایی و بارودۆخی سەختی ژیانی گوزەران بۆ ماڵە شەیدەکان چیمان پێکراوی کردومانە لەو داهاتوش هەر چیمان پێ بکرێ بەدڵنیایەوە دەیکەین و ئەرچی سەرشانی ئێمەیە. دیارە زۆر سپاس ئێمە وەکو مەکتەبی شەهیدان وەک لێ پرسرای بەردی شەهیدان لە بەردەڕەشین لە خزمەت کەسوکاری سەربەرزی شەهیدان داین لێرە لە مەراسیمەدا دیارە ئێمە بەڵێن بە کەسوکاری سەربەرزی شەهیدان دەین هەر لە دوای کۆنگرەی 4 لە دوای نوێبوونەوەیەکێتی ئێمە لە مەکتەبی شەهیدان کۆمەڵێک پرۆژە و بەرنامەی خۆمان هەیە کە لە خزمەت کەسوکاری سەربەرزی شەهیدان دابێت و ئێمە ئەوە تا ئێمە دەچینە خزمەت کەسوکاری سەربەرزی شەهیدان و دەچینە ماڵەکانی و گویان لێگرین ئەوان پێشتر ئەگەر هاتە بێتن بەڵام ئێمە ئێستا ئەچینە وەک سەرکردایەتین و ئەچینە خزمەتیان و دەچینە ماڵەکەیانیان و گوێ لە داواکاری و گوێ لە هەموو ئەو شتانەی ئەوان پێیان بێش بێ ئێمە هەوڵی جددی بۆ دەدەین لە خزمەت کەسوکاری سەربەرزی شەهیداندا بین ئەمە بە جەنابتان ڕابکەێنم دیارە ئێمە پێشتر لە 2014 کۆمەڵێک زەوی بە تایبەتی باسی وەک هەنگاوی یەکەمانی ئەمری دەرچوو بوو بەڵام نەدرابوو بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی ئەو ئەمرە خۆشبەختانە ئەوە کەوتە بواری جێبەجێ تا ئەرزوو دابین ئەکرێ بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و بۆ زیندانیانی سیاسی بۆ پێشمەگە دینەکان ئەوانەی کەوەریان نەگرێ و ئێمە لە وەکو مەکتەبی شەهیدان بۆردی شەهیدان هەموو کار لە خزمەتیانە بووین و گوێ لە داواکاری و کێشە و گیر و گرفتەکانیان ئەگرین و دڵنیاشیانەکەم کە هەر کێشە و گیر و گرفتێکیان هەبێ هەوڵی جدیان بۆ ئەدەین بۆ چارەسەرکردنی. دایە سڵاوتان وەکو کەسوکاری شەهیدان پێویستان بە چییە چیتان بۆ بکرێ وەکو پێویست خزمەتان کراوە باش دەستیان خۆشی بەڵێ بەس پێویستمان بە هەموو شتێکەوە خۆ دەزانێ وەکو چی ینی وەکو وەسعی مادی وەکو دەستگرتن هەموو شتێک ئەڵقە چەند خۆشن ئەو دیاریەکتان لەلایەن کەمپینی زەفەری شەهیدان بێ ساوی سەلامەت زۆر زۆر دڵمان خۆش بوو حەز دەکەن ئەو هاوکاریانە بەردەوام بێ بەڵێ وەڵا زۆر حەز دەکەن ئێ وەکو کەسوکاری شەهیدان بەس پەیامەکتانێ وەڵای پێم ئیشە لە هەموو گاو ئەو هاوکاریانمان بگەنێ دەستخۆشیان لێ دەکەین چەند گرنگە ئەو هاوکاریانە بە کەسوکاری شەهیدان گرنگە بەس ئیشەڵا زیاتر هەوڵ بدە ئێوە چێتان شەید بابم شەیدە لە مەلبەندی مووسڵ شەید بوو لە مووسڵ ساڵێک 2007 باش وەکو پێویست خزمەت بە ئێوەی کراوە وەڵای پێشتر نەکرا بەس ئێستا جەماعەتاتینە ئێستاوە ئێستا دەکرێت ئەم بەرەوە پێشتر دەچی ئیشمان دەکرێت ئینشاءڵڵا داواکاریتان چییە ئێوە کەسوکاری شەهیدان وەڵای داواکاریمان هیچ هەموو سەر ساڵان هەشتیۆ یارمەتیمان بدەن ئەو شتانە ئەو هاوکاریانە بە گرنگی دەزانن بەرەوە زۆر بە گرنگی دەزانین ئەو جۆرە کەمپینانە ئەو جۆرە هاوکاریانە چۆن دەبینین کە بۆ کەسوکاری شەهیدان زۆر بە پێویست دەزانم شایستەیەکی کەمە بۆ مانگی ڕەمەدان و هاتنی جژنی پیرۆز ئەوانە خوێنی خۆیان بەخشیەوە لەسەر ئەم خاکە و ئەم نیشتیمانە بە گرنگی دەزانن بۆ هاوکاریانە زۆر بە گرنگی دەزانین ئینشاءڵڵا لە داهاتوودا زۆر لەوە زیاتر پێشکەشیان دەکرێت بە ئایلەی سەربەرزی شەهیدان
بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتای بەرنامە جارێری دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوی بیستی بوون ئەمە ڕابوچوونی کەسوکاری شەهیدان بوو سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ وەک گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا بابەتێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ